لە دهۆکە میوانمان لەگەڵا بەڕێز فەهمی سەلمان ئەندامی تیمی ڕێکخراانی فیستیڤاڵی سێ و بەرهەمە خۆماڵیەکان لە بەرواری باڵا. بەڕێز فەهمی بەیانیت باش، خۆشحاڵین لەگەڵمانی، دەستان خۆش بێ، ئەمە کارێکی زۆر باشە. ئێوە خەریکین ئەم فیستیڤاڵە و نمایشکردنی بەرهەمی جوتیارەکانی خۆمان. ئەمە تا چەند بووەتە هۆی ئەوەی کە جوتیارەکانمان بتوانن نمایشی بەرهەمەکانیان بە شێوێکی باش بکەن و بتوان بەرهەمەکانیان ساخ بکەنەوە؟ بەڵێ زۆر سپاس، ئەف دەمێ هەوا و دەمێن هەمی بینەرێن کوردستان 24 خۆش و خێر بێت. ڕاستی وەکی جەنابێ بەش ئاماژە پێکردی وی سەواڵ هەندێک ئامانجێ دیارکرێت هێل هەمی دنیایە. شوانە دەلیڤەکە هزرامیا زێرین بەردەمێوان کەسێن پشکدار بۆ بازارکردنا و فرۆتنا بەرهەمین خۆ یا دوێ بۆ ئالیگورکردنا شەهرەزای خبرا دنێبەرا وان کەسانت بەشدار هەر سێکتەرێکی وی سەواڵ بۆ تێتەڤێکردن یا سسێ دیسان شێن بێژین جۆرە گەشتیارەکە بازرگانیژی تێدا هەیە و دیسان دەرگایەکێ خورتە بۆ ئاواکردنا تێکەلیان. ویستاوالا بیژین ئەوانهال بریفکال بەرواری باڵا نه ویستاوالا بەرهەمێ خۆمالیە دەڤەرە بەرواری باڵایە و بە سێڤە بەرواریا وەکو بەرواری دەڤەرەکە زۆر سەرکەفتی بوویەت بەرهەمێ ئینانە سێڤێدا دهان ساڵە و لە زمانی خۆدا سێڤە بەرواریا چۆ هەمی دەڤەرێن عێراقی و حتا گەشتیا بازارێ کەنداوی عەرەبیژی ئیرۆ ئەو سێڤ بووە لۆگۆ ئان براندا vê vîstavalı hene lê dîsa berhemên cora û cor yê çandinê و heta yê giyanewerî و dîsan karên destî û dîsa xwarin û xwaringeha gelerî dermanê kurdewarî huner û keltûrê zengînê Kurdistanê و vîstavaleka dîsanê ya فوتوگراف بۆ نیشاندانە جوانترین تیمەن و سروشتێ دەڤەرە بەرواری باڵا و پشکداریە چەندین هونەرمەندێن ناودارن کوردستانی باکۆر و دیسانی باشووری کوردستانی بەشدار بووینە چەندین کۆمپانی گەشتیاری باشوور و ناوەڕاستە عێراقی و دیسانێ باکۆری کوردستانی و ڕۆژهەڵاتە کوردستانی بەشدار بووینە دیسا کارên destî jî delîveka baş bi hatiye derêxistin بۆیە jî ez hezet kem ev yekem vîstava vê qewarê heremazin و pişikdariyeka berçav têtekirin li deverê hemî barke ya vî taybetmendî li hemî Kurdistanê. باشە کاک فەهمی ئەوەی کە گرنگە لە فستیڤاڵەکان جگەلەوەی کە لە ناوخۆ بەرهەمەکانی خۆمان بەرهەمە خۆماڵیەکان زیاتر برێوی پێدرێت و خەڵکێک ئەبنە کڕیار یاخود جوتیارەکان سوودێکی باشیان پێئگات و بەرهەمەکانیان ئەناسێنن لە لایەکی دیکەەوە پێتان وایە تا چەنە ئەم فستیڤاڵانە دەبنە هۆکارێک بۆی کە بەرهەمە خۆماڵەکانی ئێمە هەناردەی دەریشەوە بکرێت و کوار پێشتر چۆن پەتاتە هەناردەی دەرەوە ئەکرێت و هەنار بەم شێ ئەمە دەرفەتێک بێت کە سێوی بەرواریش بەرەو دەرەوە یاخود بەرەو وڵاتانی دیکە هەناردە بکرێت. بەێ هەلبەت هەر ئەڤ ویستاڤاڵە بخۆ تەرجمە شیرەت و ڕاستپاردێن جەنابێ سەرۆک بارزانî بووینە پشتی تایبەت سەرداناوی بوو دەڤەرە بەهدینەوە و درێژی پێدانا سیاسەتە جەنابێ سەرۆکی حکومەتە هەرێما کوردستانی بووە ئێروکە هەلبەت حتا بێژین پترۆل بۆمە نامینیت vêt em هەمەڕانکردنا ji derên dahatî bigênێت aborî bigêyneve و Kurdistan ax û av û hewa û roja wê harîkare bişêtê buwarê çandinê buwarê geştiyarî da berev pêş biçît bûye jî sêva berwariya ve ne yekem cara dê çi tecderve belku beyn hecvekî amaje pêkirî bû gelek bazaratçiye lê mixabin ew kawdanê Kurdistan têda borî rengê ev delîve wekû pêdivî nehatiye we berhênan ya duêşin de kawdanê hatîne pêş mixabinî ve ku êk ji daxwazê gundiya û cutiyara bûye we hêvîdarîn herçeziye حکومت هەرێما کوردستانی حکومت ئیتحادا فیدرال تایبەت ئەرکێ خۆ ڕابێت بۆ نهێلانە هەر هێزێکە چەکدارە نە شەرعی و دەرڤە یاسایە سەر ئاخاوێ دەڤەرێ و هەمی کوردستانی بۆ هەندێک گوند و گوندیên me bişێنێ vî sekterê henê geşê pê bikin û beref pêş beneve helbet vîstavaal derîveka zêrîne pizira min ku bû bazarkirinê û derêxistina berhemê navxwe bû bazarên cîhanî xoşbextane ev sala vê vîstavalê
کمپانیه که حتی 200 تن سیوه جوتیارا ورگتینا و ده بازار کتفه و دیسانه پروژه پیشه بر سینگه مجدی سو امکار بکن الپاشا روژه کمپانیک بده دانا دنیا بازار کرنه بو بر همه ناو خوب تایبت بر همه سوا براریا زۆر باشە بەڕێز فەهمی لە ماوەی ڕابردوو هەتا لە ساڵانی ڕابردووش دەمانبینی لە شوێنە جیاوازەکان لە شار و شارۆچکەکان فیستیڤال دەکراوە فیستیڤاڵی بەرهەمەکانی جوتیاران ینی ئەم ساڵ بینیمان لە هەڵەبجە لە کەرکووک لە شەقڵاوە ئەوە لە بەرواری باڵا ینی لە زۆربەی شوێنە جیاوازەکان لە هەرێمی کوردستان فیستیڤاڵی بەرهەمە جوتیارەکان دەکرێتەوە هەر شوێنێکیش بە بەرهەمێکی تایبەتی خۆی هەیە و بەناوبانگە لە زۆر بەشیان بەرهەمەکان کۆی بەرهەمەکانیش ئامادەن تا چەند ئەمە دەتوانین ئەمە بکەینە فعلی لە قسە دەربچێ بڵێن دەتوانین بەرهەمی جوتیارانمان کشت و کاڵمان ببێتە با بڵێن دەرفەتێکی دیکە وەکو خۆبژێوی بەکاری بێنین تەنیا پشت بە سەرچاوەیەکی داهات نەبەستین ئێمە بله سەدێ بۆ چۆنە جەنابێ هەوە زۆرە ڕاستە و دێتن حکومەتە هەرێما کوردستانê و kertê taybet bû vê yekê şulget lê dîsanê pêdiviyê ser حکومەتە هەرێمê li rûyê kalitiya berhemê em serkarkên eger me vê berhemê Kurdistanê berhemekê munafiz bît bazarên cîhanî da vê kalitiya em berz bikein و cutiyarê me kevne min bernamekê hişyarkirinê û rahênana pîşeyî bu hêdî bû nimûne behsê sêva beroriyê bikein sêva beroriyê bişê bêjin munafisa sêva Îranê biket sêva Tirkî biket sêva Emerîkî biket demê têtet bazarî da و دیسا هر برهمه دیگه تاماته بیتن هر برهمه دیگه یه چاندنی بیته و دویا ام و دلیویل دستخانه که کالت یا برهمی باشته لیکنه و اداره هرما کردستان همی بیشتر دلیو و کار بینیته و بیا و کار بینیته و بازاری پیدا کن چه وقت سکتر تایبت چه وقت حکومت هرما کردستان بویه چندین شرکت نافدار جهاد نبوان کردن و دخواست کردن بو ویستاواله بو هنده ام نشاب دین قواره بو نمونه یه سیوا یعنی ای سال تقریبا 3000 حتی 4000 طن سیوا دبر برواری هاتیه برهمینان تنه حتی انه 200 طن هاتی نکرین ایدی 3700 طن ماین العادی بو بازار نافخو و ادیسا پیرابونت اداری دی بیجیم پیوستل دم برهمینانه بو نمونه حکمت هرم کردستان هاتنا سیوا ایرانی یا در و را بگیرید یا خود رکی کدی های توشی ضریبا گمرکی و دیسانه با جو رسومت گمرکی سر سویتن بیشین استراد کردن بنا فرما کردستان بلند کرد مونده پاراستنا برهمی خمالی بیتا کردن. بله. کاک فهمی لفستیوالکان زور جار جگل لوی که هر او برهما میویا یا خود او برهما خوراکی و کشتوکالیه هی جگل لوا او ورگیراوانش که لو برهمانه های نمایشی پی اکره بو نمونه تحینه که لکنجی خومان کردستان دروست اکره بو نمونه میوه و شکراوکانه تا چند هول دراوه که لهر کاتیکا که فستیوالک اکرید برهمکان با تازهی هن او برهمانش که لهمان ماده خوراکی کان درسته به اوانش بشتاری پی بکرید واتا کاری که دیکه ها بدوکن بو نمونه دستی کاری دیکه دروست بکرید هلی کاری دیکه دروست بکرید لپال اوی که جوتیاران برهمکانی خوان لناو خوستاقه کنو بو شویه شوازه که دیکشمان هلبت هلبت امدین دچینه بیاوه بیجین پیش سازیا خارنه بله یعنی بو نمونه الوی سواله فکره که جوان هبو بو یکم جاره مثلا بین جبسا سیوه هاته چه کرن هاته بازار کرنی دا بو یکم جاره الوی سواله دست خود بینمه و مطام کرد زور زوره یا طام بو ام بین بهدینه بین سک یان تیتا کار ایناندن دیسانه سیوه جور فقی دیجی شربت هناره تا تفروتن وان هناره بیجین هاتینا نمایش کرن شربت هناره جیا بیجین طبعی سروشتی پیشکشی خلقی تا تکرن هزرگا گلا کجانا جانبه تکرم کری که ام ایدی بیر بکن کارخانه جی بنا دانادن الوان دورت بیجین یت کشتو کالی و یت برهمه گیانوری جی شین خدمت بکنه و وی سکتر بونمون هندک جوری سیوی الاست کوالیتی بلندینه تو شیب کار بینی بو سیکه تو شیب کار بینی بو هشکرنه تو شیب کار بینی بو شربت و گلک باردی بعد حتی مخابنی و پیش سازی ها بیجین یا خاردمانی و کی پیدوی نادیه پیش امید بخشم انشالله و هیوی خوازین و برهنه ردمه کات طیبه دیسا حکمت هرما کردستان
دستا گشت برهنان بیجین و دلیوی دیسا پیدا کتا ولده وره و او برهمیت مینیش همی بیتب کاریناندن وان بارد پیش سازی تکرم کری. بله. بەڕێز فەهمی سلمان ئەندامی تیمی ڕێکخرانی فیستیڤال زۆر سپاس بۆ تۆ لەگەڵمان بووی هیوای بەردەوامی و سەرکەوتن بۆ تەواوی جوتیارانی هەرێمی کوردستان دەستان خۆش بێت.